گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوا. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار، دەستپێکردنەوەی هێرشی هێزەکانی سەر بە ڕژیمی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوا، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قارەی لاوان، برینداربوونی 15 قوتابی لە نەیشابور و گیانەدەستان و برینداربوونی 651 کرێکار لە پارێزگای مازندەران. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار. ڕۆژی دووشەممە 24 سەرماوەت 1404 هەتاوی دوو هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی هەژار تورجی و ڕزگار خانپایە بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی ئەو شارە بۆ سەرماڵەکانیان بەبێ بەڵگە قەزایی و بە تند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە سەر لە ڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەیان بێبەش کراون. دەستپێکردنەوەی هێرشی هێزەکانی سەر بە ڕژیمی کاتی سووریا بۆ سەر ڕۆژئاوا. ڕۆژی ڕابردوو چەند ناوچەیەکی دەوروبەری بەنداوی تشرین لەلایەن هێزەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریاوە بردومان کراوە. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک، گوندەکانی حەج حسەین و شێخ مەحشی و هەروەها ناوچەی سیراتیل بوون بە ئامانجی تۆپخانەکانی گروپە پەیوەندیدارەکانی بە وەزارەتی بەرگری حکوومەتی کاتی سووریا. لە بەردەوامی ڕاگەیاندنەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە هێزەکانی سووریای دموکراتیک لە چوارچێوەی خۆپاراستنی ڕەوادا وەڵامی هێرشەکانیان داوەتەوە، بەڵام تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ژمارەی برینداران یان گیانەدەستراوان زانیاریەک لە بەردەستانیە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قارەی لاوان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قارەی شاغڵ لە ناوچە ئەمەلیاتی لاوان دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی ساعاتی کار، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر ناڕازیان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و هەروەها سەربەخۆی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. برینداربوونی 15 قوتابی لە نەیشابور. ڕۆژی سێشەممە 25 سەرماوەز بەهۆی هەڵدێرانی پاسی هەڵگری قوتابیانی کچ لە جادەی نەیشابور بۆ سەبزەوار 15 قوتابی بەسەختی بریندار بوون. بەپێی دوایین هەواڵەکان بریندارانی ئەم کارە ساتە ڕەوانەی نەخۆشخانە کراون و دۆخی تەندروستی کۆمەڵێک لە برینداران لە خراپیدایە. شایانی باسە بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی سرویسی هاتوچوی قوتابخانە و زانکۆکان لە ئێران ساڵانە ژمارەیەکی زۆر لە قوتابیان و خوێندکاران گیانیان لەدەست ئەدەن یان بە سەختی بریندار و کەم ئەندام ئەبن. گیانەدەستان و برینداربوونی 651 کرێکار لە پارێزگای مازندەران. بەپێی راپۆرتەکان لە ماوەی 8 مانگی ڕابردوودا لانیکەم 651 کرێکار لە پارێزگای مازندەران بەهۆی ڕووداوەکانی کارگیانیان لەدەستداوە یان بریندار بوون. بەپێی ئامارە فەرمیەکان لانیکەم 78 کەس لە بریندارانی ڕووداوەکانی کار لە ئەو پارێزگایە گیانیان لەدەستداوە و ڕۆژانە بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کار و هەروەها نەبوونی ڕێکخراوێک بۆ هەڵسانگاندنی دۆخی ئیمەنی کرێکاران لە ئێران ڕێژەی ڕوودانی ڕووداوەکانی کار بەرزتر دەبێتەوە. شایانی باسە لە ساڵی 1403 هەتاویدا لانیکەم 2042 کرێکار لە ئێران بەهۆی ڕووداوی کارگیانیان لەدەستداوە و زیاتر لە 16,000 هاوڵاتی دیکەش برینداریان کە ئەندام بوون.
گواستنەوەی نازم بەریهی بۆ ژووری تاکەکەسی. ڕۆژی سێشەممە 25 سەرماوەز نازم بەریهی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز بەهۆی مانگرتنی و ناڕەزایەتی دژ بە ناکارامەیی بەرپرسانی زیندان ڕەوانەی ژووری تاکەکەسی کرا. ناوبراو ڕۆژی هەینی 21 سەرماوەز ڕایگەیان کە دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی و هەروەها وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی زیندان مان لە خواردن دەگرێت و تاکاتی وەدی هاتنی داخوازیەکانی کۆتایی بە مانگرتنەکەی ناهێنێ. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە زیندانی شەیبانی ئەهواز ویستویانە ئەو بەندکراوە ڕەوانەی ژووری تاکەکەسی بکەن، بەڵام ناوبراو مقاومەتێکی زۆری کردووە و لە ئەنجامدا هێزە جەنایەتکارەکانی ڕژیم بە توندوتیژی زۆرەوە دەست و لاقی ئەو بەندکراوەیان بەستوەتەوە و ڕەوانەی ژووری تاکەکەسیان کردووە. بەڕێوەچوونی دادگای ڕژیم لەسەر تۆمەتەکانی موحسێن پەریش. ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەز کۆبوونەوەی پێڕاگەیشتن لەسەر ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ موحسێن پەریش بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ناوەندی کەرەج لە لەقی دووهەمی دادگای انقلابی کەرەجدا بەڕێوەچوو. بەپێی سەرچاوەیەکانی هەواڵ ناوبراو ڕۆژی شەممە 29 ڕەزبەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە و هەروەها ئەشکەنجە و ئازاریکی زۆر لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری کەرەج کراوە. شایانی باسە ئەو بەندکراوە لە کاتی دەست بەسەرکرانی تاکو ئێستا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە تەحریمکردنی چەند بەرپرسێکی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی کانەداوە. بەپێی دوایین راپۆرتەکان دەوڵەتی کانەدا سزای نوێ بەسەر چەند بەرپرسێکی ڕژیمی کۆماری ئیسلامی کە دەستیان لە سەرکوتی ناڕازیان و پێشلکردنی مافی مرۆڤ لە ئێراندا هەیە سەپاندووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە مستەفا موحیبی بەرپرسی پێشووی ڕێکخراوی زیندانەکانی پارێزگای تاران، حەسەن ئاخریان بەرپرسی پێشووی بەندی یەکی زیندانی ڕەجایی شاری ناسراو بە جەلات، ئەحمەد خادم سەید ئەلشوهەدا فەرماندەی بنکەی کەربەلا سەر بە هێزەکانی زەمینی سوپا و موحسێن کەریمی فەرماندەی قەرارگای نەجەفی ئەشرەف ببورن. فەرماندەی قەرارگای نەجەفی ئەشرەف خراونەتە لیستی ئەو کەسانەیە کە سزایان بەسەردا سەپێنراوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.